وەرگرتنی گەنمی جوتیاران لە سایلۆی ڕاپەڕین دەستی پێکردووە و جوتیارانیش نیگەرانن. جوتیاران دەڵێن لە کاتێکدا بەهۆی کەمبارانیەوە بەرهەمی گەنمەکانیان باش نەبووە، کەچی لەلایەکی تریشەوە کەمی ڕێژەی وەرگرتنی گەنم لە سایلۆکان زیانی زیاتریان لێ دەدات و وا دەکات ئەم ساڵ ڕەنج بە خەسار ببن. والله کەمە زەرسە پار 200 پار تەنێ دۆنمێک 260 کیلۆ 6 کیلۆ وەردەگری بەزاو ساڵ 130 کیلۆ وەردەگرن. دەتوانێت کەس قازان بکە هەمووی لە زەرەتدا، زۆر بەشی هەرە زۆری لە زەرەتدا، بەش هەرە زۆری یعنی 180 زەرەدی هەیە قازان جێ ناکەم ساڵی لا ئەوسا کەمە ئەرێ والله ئەوەی هەشە زۆر لاوازە ینی ببڕشە ئەو بەدەستەوەی گەنمی ئەم ساڵە ئەو گەنمی ئەو ساڵە هەندێکیان بەراوە هەندێکیشیان پشتەوە خواستەرێ وەردەگری وەرناگری ببینی ئەم ساڵ جوتیاران بەگشتی لە زەرەردانەیە لە قازاڵ زەرەردانە زەرەردانێ والله گەنمەکەم حاقی شومیا و جۆت و مۆتی پڕ ناکاتەوە. بەرپرسی سایلۆی ڕاپەڕینیش دەڵێت بەراورد بە ساڵی ڕابردوو ڕێژەی وەرگرتنی گەنم بۆ لە 140 کەم کراوەتەوە لەلایەکی ترەوە بەهۆی ئەوەی گەنمی ساڵی پار لە سایلۆ ماوەتەوە جێگایەکی کەمیان هەیە بۆ گەنم. ئەگەر چارەسەر نەکرێ گرفتی وەرگرتنی گەنم بۆ جوتیارانی سنوورەکە دروست دەبێت. مەشوای کردووە کە نسبەی سالی ڕاپەڕینش لەو ڕێژەیە کەم بکرێتەوە. پار تقریبا 37500 تەنێکمان هەبوو، ئەم ساڵ کەم کراوەتەوە بە نزیک بە 21000 تەن، تقریبا 140 کەم کراوەتەوە. تقریبا تا ئێستا 300,000 تەن گەنمێک ماوە لە ناو سایلۆ لە کۆی 16 بەنز 14 بەنز گەنمی پارساڵیان تێدایە. ئەمەش چەند هۆکارێکی هەیە بەڕاستی. یەکەم بەغداد زیاتر تماعی بەتاڵکردنی سایلۆکانی خۆی هەیە وەک لە هەرێمی کوردستان و تاکید گرفتی دروست کردووە. ئێمە ئێستا ناچارین کە ئەو بڕێی کە ئاماژەم پێکرد 21000 تەن گەنمێکە دیاری کراوە، ناچارین ئەو دوو بەنزەی بەتاڵمە کە نزیک بە 5000 تەن گەنمێک دەگرێت و باقی لە مەخزەنەکان و دواتر لە ساحە ڕۆ بکرێت. بەڕاستی کەمبارانی لەلایەک و کەمی وەرگرتنی ڕێژەی گەنم لە سایلۆکان لەلایەکی دیکەوە زیانی گەورە بە جوتیاران دەگەیەنێت. ئەوان ناچارن زیاتر لە نیوەی گەنمەکانیان لە بازاری ڕەشدا بە نرخێکی زۆر هەرزانتر بفرۆشنەوە. بۆ ئەم کێشەیەش حکوومەتی ماوە بەسەرچوو هیچ چارەسەرێکی پێ نییە و هاوشێوەی کێشەکانی دیکە بێباکە لە چارەسەرکردنی. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام، دەڤەری ڕاپەڕین.